لەگەڵ بەڕێز میوانێک قسە دەکەم کە بەڕێزیان ئەندامانی بنەماڵەکەی لەبێ قوربانیم ڕووداوانە بوونە بەڕێز ئەحمەد فەوزی ڕۆژنامەوان و شۆڤەکاری سیاسی لێرە لەگەڵمە زۆر بەخێر بێ. سەرەتا سەرخۆشیتان لێ دەکەم بۆ ڕووداوانی کە لە ئەشرەفیە و شێخ مەقسوود ڕوویداوە. هیوادارم کە بارودۆخەکە باش بێت لە بەرژەوەندی کورد لە ڕۆژاوای کوردستان بە تایبەتی ئەمێ بزانم ئەوانەی کە ڕوویدا لە ئەشرەفیە و شێخ مەقسوود ئایا ئەندامانی خێزان و کەسوکاری نزیکی ئەوەی تێدا بوون ڕووداوەکە بە چ شێوازێک بوو؟ بسم الله الرحمن الرحيم. بناوی خۆی بەخشندەی میهرەبان، سپاس بۆ کوردستان 24. ڕاستەکەی من دەمەوێت بەر لەوە باسی شێخ مەقسوود و ئەشرەفیە بکەم بەوەی کە تەنیا گەڕک نین، ناوچەی زۆر گەورن، ناوچەی زۆر فراوانن لە پارێزگای حەلەب، شوێنێکی استراتیژین. ئێمە باسی ئەشرەفیە دەکەین. ئەشرەفیە سێ گەڕەکە، شێخ مەقسوود 3 بۆ 4 گەڕەکە، ناوچەی زۆر گەورن. شێخ مەقسوودی خۆرەڵات و خۆرئاوا و ناوچەی دیکە و ناوچەی پیشەسازی. ئەمانە لە سەرەتای قەیرانی سووریەوە تاکو ئەم ساتە لە ژێر پاراستنی هێزی نێوخۆیی ئەو ناوچەیە بوو. ئەو هێزانە لە سەرەتای شۆڕشی سووریەوە دروستکران تەنیا لە پێناو پاراستنی ئەو ناوچەیە. ئەم ناوچانە دابڕێنرابوون لە حەلەب. ڕەنگە خەڵکێک بێت و بچێ بەڵام بە ڕەزامەندی دەبێ ئەوەشمان لە بەرچاو بێت. تەنیا کورد لەو ناوچەیە نیە، کریستیانی لێە، عەرەبی لێە، ئێزدی لێە، خەڵکێکی دیکەی لێە. ناوچەیەکی حەلەبیە 2000 فرە پێکاتەیە. زۆرینەی ئەو ناوچانە خێزانی هەژار و ئەوانەی کە با بڵێن داهاتێکی نێوەڕاستیان هەیە. ئێمە دوێنێ بەڕاستی بەڕووداوێکی کارە سادبار هەڵستاینەوە. یەکێک لە هاوڕێکانم لە نەخۆشخانەی عوسمان لە ئەشرەفیە، ئەم نەخۆشخانەیە لە ماوەی ڕابردوودا خزمەتێکی زۆری بە برینداران کردووە، هەرگیز جیاوازی نەکردووە. ئەمە سوننەیە شیعەیە کوردە عەرەبە هەر پێک هاتێکە. ئەم نەخۆشیە سەر بە هەندێک کەس بووە، سەر بە حیزب و لایەنێکی دیاریکراو نەبووە. لە ساڵی 2021 دروست کراوە بەر لەوەی قەیران دروست ببێ. ئەم ڕووداوە بەم شێوازە بوو. چی ڕوویدا؟ نەخۆشخانەکە چۆڵ کرا بە تەواوی بەر لەوەی هێزەکانی سوپای عەرەبی سووریا بێنە ئەو ناوچەیە. چۆڵکراوە نەخۆشخانەیە بە فەرمانی وەکو ئەوەی کە ئێمە پەیوەندیمان لەگەڵ خانەوادەکەمان هەبووە لەوێ، خانەوادەی ستەم لێکراوان بە فەرمانی حکوومەتی کاتی سووریا چۆڵ کراوە. نەخۆشەکان گواستراونەتەوە نێو نەخۆشخانەکانی دیکە لە حەلەب. خەڵکی کورد و عەرەبی برینداری تێدا بووە لەوێ. ئێستا لەوێ ڕووداوەکان هەر بە گەرمی بەردەوا من. ئەوان داوای چیان کرد؟ داوایان کرد لە بەڕێز عارف کە لەوەیە گوتی بڕۆ دەرەوە، بەڵام ئەو ئامادە نەبوو نەخۆشخانەکە جێبهێڵێ لەبەرەوەی گوتبووی ئەم نەخۆشخانەیە ئامێری تێدا، نەخۆشی تێدایە، کۆمەڵە پێداویستێک تێدایە کە بە ئەستەم دەستکەوتون. بۆیە ئەو لەگەڵ عەلی کە کەسێکی دەرمانسازە و تاقانەی بنەماڵەکەی بوو لە رووسیا خوێندبووی هاتبووە لەوێ خزمەتی دەکرد. داوایان لەو دووە کردبوو کە نەخۆشخانەکە جێبێڵن، تەنانەت خانەوادە و خێزانەکانیان کاتژمێر 3 بەرەبەیان پەیوەندیان پێکردبوون، گوتوبیان ئەم دوو کەس ئێستا دەستگیر کراون. هەوڵیاندا پەیوەندی بەلایەنی ئەمنی و پەیوەندیدارەوە بکەن. پێیان گوتبوون دەستگیر کراون، بەڵێ دەستگیر کراون، بەڵام دواتر ڕوونکردنەوە درا کە ئەسڵەن دەستگیر نەکراون و هەرگیز نەخۆشخانەکەیان جێ نەهێشتووە. کاتژمێر 9 بەیانی پەیوەندیەکیان پێوە کرا، ئەو هەواڵەیان پێگەیشت. هەرچەندە هەوڵیاندا پێشتر زۆر پەیوەندیان پێوە بکەن. ئەو دوو کەسە بەردەست نەبوون، چوون بۆ نەخۆشخانە، بینیان کە لەسەر زەوی بە شەهید کراوی کەوتون و تەقەیان لێکرا بوو. خانەوە ئەو خەڵکانەی لە دەوروبەری ئەوێ بوون دراوسێکانیان گوتیان ئەو هێزانە ئەو کاریان کردووە، بەڵام تا ئێستا بە دیاریکراوی نازانن بە دیاریکراوی کام لایەن بووە. باش بەس لە چۆڵکردنی نەخۆشخانەکە چی بۆ لەلایەن هێزەکانی حکوومەتی ڕاگوزەری سووریاوە؟ ئەو نەخۆشانەی کە لەوێ بوون بۆ کوێ گوازراونەتەوە؟ ئایا تەندروستی و نەخۆشخانەی دیکە هەبوو کە بتوانێت باری تەندروستی ئەوان جێبەجێ بکات یا خزمەت گوزاری تەندروستیان پێ بگەێنێت؟ ڕاستیەکەی لە سەرەتای ئەم ڕووداوانەی کە لە ماوەی ڕابردوو ڕوویدا 3-4 ڕۆژ لەمەوبەر
حکوومەت و تیمە مرۆییەکان تیمە فریاگوزاریەکان هەوڵیاندا هەندێک ناوچە بکەنەوە بۆ لە خۆگرتنی ئاوارەکان هەندێک قوتابخانەیان کردە شوێنی ئاوارە بەگشتی هەوڵیاندا ئاوارەکانی شێخ مەخسوود و ئەشرەفیە لە خۆیان بگرن نەخۆشخانەی جامیعە کۆمەڵە نەخۆشخانەیەکی دیکە نەخۆشخانەی بەو بۆنەوە نەخۆشخانەی ڕازیش بردومان کراوە لەلایەن کەسانێکی نەناسراوە سوپای عربی سووریا دەڵێ هەسەدا ئەم کاری کردو بەڵام ڕوونیە بەڕاستیکە ئەو کاری کردو تەنیا تۆمەتبارکردن هەبووە ئێمە تاکو ئێستاش باشە ئەوەندەی کە ئێوە پەیوەندیتان کرد بێت بە ئەو گەڕەکانەوە یا بڵێنەوە ناوچانەوە بەگشتی دۆخی مرۆیی لەو ناوچانەی کە ئێستا تێیدا شەڕ بەردەوامە چۆنە؟ دۆخی مرۆیی زۆر بەڕاستی وێڵێ ڕێڕەوی مرۆیی کرایەوە هەندێک خانەوە دەچوونە دەرەوە بەڵام بەشێک زۆر لە خانەوادەکان ڕەتیان کردەوە ناوچەکانی خۆیان جێبهێڵن تاکو ئێستاش خەڵکێکن لە شێخ مەخسوود کە شەڕ بەردەوامە تا ئەم ساتەش سەرباری ڕاگەیەندەکان شەڕ بەردەوامە ئامادەنی ناوچەکانی خۆیان چۆڵ بکەن هێزەکانی سوپای عەرەبی سووریا پێیان گوتون کە دەبێت ئەو ناوچانە چۆڵ بکەن و قەدەغەی هاتوچیان سەپاندووە ناوناناوێک قەدەغەکە هەڵدەگرن و دیسان دەیسەپێنەوە سێ کاتژێر جارێ باشە ئەو ڕێڕەوە مرۆیە بەرەو کوێ کراوەتەوە ئەو خەڵکەی کە ئەیانەوێت لەو ناوچانە دوور بکەونەوە بۆی کە گیانی خۆیان بپارێزن بەرەو کوێ دەچن ئایا شوێن هەیە لی بمێننەوە هیچ ڕێک خراپێک هەیە کە بەهانای ئەو خەڵکەوە بێت کە لە ناوچەکانی خۆیانەوە ئاوارە دەبن؟ چەند ڕێکخراوێک هەن بەڵام ڕێکخراوەکان ئاهلین چەند ڕێکخراوێکی خێرخوازی هەن و بە هەمان شێوە ڕێکخراوی خێرخوازی بارزانی دوێنێ دەستیان با نردنی هاوکاری کردووە هیوادارین هاوکاریەکانیان بەبێ ڕێگری کردن بگات بەڵام چەند ڕێکخراوێکی دیکەی مرۆیی هەن لە هەوڵی یارمەتیدانی هاوڵاتیاندان و خەڵکانێکی شەبوون کە پارەیان داوە پێداویستیان کۆ کردوتەوە هەوڵیان داوە یارمەتی خێزانە ئاوارەکان بدەن قوتابخانە حکوومیەکان هەوڵدراوە بەشێک لە خانەوادەکان مزگەوتەکان لەوێ خێمە هەڵدراوە پێداویستی و هاوکاری کۆ دەکرێتەوە و بەشێکیان چوونەتە پارێزگاکانی دیکە بەشێکیان چوونەتە گوندە کوردەکانی ئافرین و لایەنەکانی دیکە لەبەرەوەی بەشێک لەو ناوچانە ئێستا ناوچەی ئارامن ئێمە هاوڕێمان هەیە سەدانەوەتی ئەو کەسانەی لە شێخ مەخسوود چوونەتە دەرەوە چوونەتەوە گوندەکانیان لە بەشی باکوور زۆر باشە حێزەکانی سووریا عەرەبی ئاماژە بۆ دەکەن کە شێخ مەخسوودیان کۆنتڕۆڵ کردووە و دەستیان بەسەر باڵەخانە گرنگەکانیەوە داگرتووە بەڵام ڕوانگەی سووری بۆ کوردستان 24 ئاماژە بۆ دەکات کە کۆنتڕۆڵ نەکراوە بەڵام ئۆپراسیۆنێکی گەورەی دزەپێکردن یان دەست پێ کردووە هێرش بە تۆپ و تانک لە شێخ مەخسوود ئێستا بەردەوامە ئەوەی کە لەوێ ڕوودەدات ئێستا کارەساتێکی گەورەی مرۆیی نییە وەکو بەداخەوە هەندێک لایەن هەنکاو هەواڵانە براو دەکەنەوە ئاگداری جوگرافیای ئەوێنین من بەر لەوەی بێمە نێو ستۆدیۆ چاودێری دوایین زانیاریم دەکرد تاکو ئێستا شێزەکانی سەر بە حکوومەت نەچوونەتە نێو شێخ مەخسوود من دڵنیایی لەوە دەدەم ئەو ڤیددیوانەی بڵاویش دەکرێنەوە هەمووی دەوروبەری شێخ مەخسوودە ناو شێخ مەخسوود نییە شێخ مەخسوود ناوچەیەکی بەرزە ئەشرەفیە ناوچەیەکی بەرزە بەڵام ئەشرەفیە ڕاستە هێزەکانی سەر بە سوپای عەرەبی سووریا چوونەتە نێوەوێ بەڵام شێخ مەخسوود تاکو ئەم ساتەش کۆنتڕۆڵ نەکراوە تەواوی ئەو قسانەی کە هەشن ئەو ڤیددیوانێ بڵاو دەکرێنەوە دەوروبەرن ناوچەی جامیعی پێدەگوترێ هەوڵیان داوە ناوچەیەکە کەوتۆتە ڕۆژەڵات دەواازەی شێخ مەخسوود ئەو ناوچەی چوونەتە نێوی شێخ مەخسوود ناوچەیەکی زۆر گەورەیە من نازانم بە دیاریکراوی ڕوبەرەکەی چەندە بەڵام وەکووتم سێ چوار گەڕەکە ئەوان تا ئێستا یەک گەڕەکیشیان کۆنتڕۆل نەکردووە کە گەڕەکی شێخ مەخسوودی خۆرهاڵاتە دوای ئەوە بەشی خۆر ئاوا هەیە شێخ مەخسوود معروف هەیە و ناوچەی پیشەسازی هەیە کە ناوچەیەکی زۆر ئالۆزە کۆنتڕۆلکردنی سەختە هێزە ئەمنیەکان دەڵێن ناوچەکە مین ڕێژ کراوە بۆیە بەو ئاسانیە بابەتەکە کۆنتڕۆل ناکرێت لەبەر ئەوەی ئەو ناوچانە سڕی دانیشتوانیشان زۆرە ناوچەی زۆر فراوانن لە ڕووی ڕووبەرەوە بەڵام زانیاریەکان ئەوەیان بۆ ئێمە پشتڕاست کردوێتەوە کە ڕێککەوتنی نێودەوڵەتی هەیە لەو بارەیەوە بۆ هەوڵ دەدرێت کە دۆخەکە لە خۆ بگیرێت هێزەکانی سوورای دیموکرات باس لەوە دەکرێت کە بە ڕێککەوتێن و باشتیانە دەکشێنەوە نازانین تا ئێستا لەوێش ئەم بابەتە پشتڕاست نەکراوەتەوە لە شێخ مەخسوود تاکو ئێستا کۆمەڵە پاسیش هەن لە دوێنێەوە هاتنە نێو شێخ مەخسوود بەڵام بە بەتاڵی چوونە دەرەوە ئامادە نەبوون ئەو ناوچێت چۆڵکەمە نازان بچڕۆدەت
بەڕای جەنابەت پێت وایە بە کشانەوەی هێزەکانی ئاسایشی ناوخۆ و بەڕێبەرایەتی خۆسەر لەو ناوچانە بۆ باکوور و ڕۆژهەڵاتی سووریا و ڕۆژهەڵاتی فرات کێشەی و ناوچانە چارەسەر دەبێت ئەگەر حکوومەتی کاتی عەرەبی سووریا بێتە ئەو ناوچانە وەکو خۆیان ئەڵێن سپای خۆیان لەو ناوچەیە جێگیر بکەن؟ نعم في الواقع الذي ڕاستیەکە ئەوەیە ئەگەر هێزەکانی سەر بە سووریا دیموکرات لە شێخ مەخسوود و ئەشرەفیە بچنە دەرەوە هێزەکانی سوپای عەرەبی سووریا بێنە ناوەوە لەوانەیە کێشە دروست نەبێ بەڵام ترسەکە لە چییە؟ ترسەکە لەوەیە ئەوانە کۆمەڵێک هێزی هاوتای خۆیانیان هەیە بابەتەکە تەنیا سوپای حکوومەت نییە کۆمەڵێک گروپی چەکداریان لەگەڵا کەس نازانێت چی دەکەن کەس نازانێ ئەمانە کۆنتترۆل کراون یان نا چەکەکەیان چەکی حکوومەتە یاخودنا بەڵام کەس کێشەی لەگەڵ ئەوەی نییە ئەگەر هێزی ئەمنی کە ڕۆڵەی ئەو گەڕەکانە بن بێنە نێو ئەو ناوچەیە باشە بەس لە کۆتاییدا ئەگەر بە کورتی پێم بڵێ ماوەی نزیکەی دە مانگە ئەو ناوچانەی شێخ ئەشرەف و مەخسوودیە لە ژێر گەمارۆکی توندان هەم بۆ پێداویستی خواردن و هەم بۆ بابەتی سوتەمەنی یعنی خزمەتگوزاری سەرەتایی بۆ ئەو گەڕەکانە نیە ئەگەرم شەڕە بەردەوام بێت ئایا ئەگەری کارەساتێکی گەورەی مرۆیی لێ ناکەوێتەوە؟ في الحقيقة هذا الأمر ڕاستەکەی ئەم بابەتە لە شێخ مەخسوود و لە ئەشرەفیە لە سەرەتا قەیرانی سووریاوە لە دەرەوەی دەسەڵاتی هێزەکانی سەر بە بەشار ئەسەد بوون ناوەندێکی بازرگانی حەلەب بوون بەڕاستی خزمەتێکی زۆریان بە پارێزگاکە دەکرد با بڵێم گۆمرگی تێدا نەبوو گرنگێکی زۆری هەبوو پێم وایە دۆخی مرۆیی ئەگەر بەردەوام بێ خراپ دەبێت بەڵام تاکو ئێستاش لەبەر ئەوەی شادەماری ئابووری حەلەبە زۆرێک لە خۆگرتنی هەیە ڕاستە دۆخی مرۆیی خراپە بەڵام لە ڕووی خۆراکەوە باشە لە ڕووی بەشێک لە پێداویستەکانەوە باشە و پشت بە خوددا بارودۆخەکە باش دەبێ و هیوای چاکبوونەوەی زوو بریدارە زۆر باشە زۆر سپاس دەکەم بەڕێز ئەحمەد فەوزی ڕۆژنامەوان و شرۆڤەکاری سیاسی سپاس کە لەگەڵمان بووی زۆر سپاس.